شکستی حکومڕانی 29 ساڵەی حیزبە بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا هەموو جونگەکان لایەوانە ئەوان هەموو شکستەکانی خۆیان ئەبێت بە شتێکی کەدا پۆشن کە بیانەوێت پەردەپۆشی بکەن لە ئێستا سەرکوتکردنی خۆپیشاندانەکان و دروستکردنی شەڕ لەگەڵ هێزێکی تری سیاسی کە ئەویش پارتی کرێکارانی کوردستانە تەنها بۆ داپۆشینی ئەو شکستانەیە کە ئەوان لە حکومڕانێتی خۆیانە لە ماوەی 29 ساڵی ڕابردووە بەرجەستەیان کردووە و ئەم هێزە بە هەمیشەیی دژی ئەو خواست و داواکاریانە بووە کە خەڵک هەی بووە بە تایبەتیش داواکاریە کە خواستی ڕەوای خەڵک بێت بە تایبەتیش لە بژێوی ژیان لە خزمەتگوزاری لە هێنانەدی ژیانێکی دیموکراسیانە و مەدەنیانە بەداخەوەوان تا ئێستا نەیانتوانیوە ئەم ژیانە بۆ خەڵک دابین بکەن و بە پێچەوانە شەوکاتێک خەڵکێک داوای کردبێت بە ئاگر و بە ئاسن ڕوبەڕووی بوونەتەوە وە سەبارەت بە ئەجێنداش ئەم هێزە سیاسیانەی هەرێمی کوردستان هیچ کاتێک ئەجێندای خۆیانیان نەبوو ئەوانەی کە جێبەجێیەکەن هەمی ئەجێندای دەرەشیە بۆ نمونە هێنانی سوپای تورکیا بۆ سەر ناوچەکە و مانەوەی سوواکە تا ماوەیەکی زۆر و ڕاوەدونانی گەریلاکانی پەکەکە و شەڕکردن لەگەڵ پەکەکە هەمووی بەفیتی هێزێکی کوردستانی بوو کە ویش پارتی دیموکراتی کوردستان بۆ هێزەیە ناوە و ئێستاشە کە ئەیانەوێ جارێکی تر شەڕ لە نێوان پەکەکە و خۆیانە هەڵگیرسێننەوە بە دڵنیایەوە ئەمەش ئەجەندای خۆیانیە و کاری خۆیانە و ئەیانەوێت شکستەکانی خۆیان و ئەیانەوێ ئەو بەرنامە و پلانانەی کە لە دەرەوە بەسەریان ئاسەپێنرێت جێبەجێ بکەن دیارە ڕوونە کە پارتی دیموکراتی کوردستان ئەجەندای دەرەکی جێبەجێکە لەناو دەرەوەی بەڕوونی تورکیا ئەخوازێ تورکیا شەڕێک لە ناو ڕیزەکانی ئێمە دروست بکە بۆ ئەوەی کورد بە کورددا بەیەکە ئامانجی ئەوەیە ئەو شەڕە براکوژێ دروستکە تاوەکو بتوانێت ئەوەی کە خۆی ئەوێ لە هەر باشووری کوردستانە بەدەستی بێنێ گەل بە دڵنیایی و ئەبێ بە گرتووی بە تەبایی بەرەوڕووی هەر جۆرە پلانگێڕی و ئەجندایەک بنەوە کە بخوازێ ڕەوشی هەرێم و کوردستان بەگشتی تێک بدا ئەبێ یەک دەست و یەک هەڵوێست و یەکدەنگ بن خاون بڕیار بن لە بەرامبەر هەر پلانگێڕی و هەر نەئارامیە کە لە هەرێم و لە کوردستان ڕوەدا حیزبەکانی شەبێ بەڕاستی خۆیان ساف بکەنەوە ئەگەر لەگەڵ گەلان و ڕاستەکەن ئەبێ بەڕاستی بێنە سەر خەت و بەرێ دروستکەن لە دژی ئەم ئەجندا کە لە کوردستان ئاگوزارێ ئەگەر ئەیانەوێ خوێن نەڕژێ ئەگەریانێ شەڕی براکوژی نەبێ بەڕاستی ئەیانەوێ خواستیان وایە پێویستە بەرەیە دروستکەن هەم لە ڕێگای ئەو بەرەوە ئەتوانن پارتی دیموکراتی کوردستان دابنێن و هەمیش ئەتوانن وەڵامێک بن بۆ دەرەوە ئەم شەڕی پارتی یا بڵێن ئەم شەڕی تورکیاکەی کا بەرامبەر بە کورد شەڕێکی ئێستا نییە شەڕێکی لە دێر زمانەوە هەیە بۆ سڕینەوەی نەتەوەی کوردە ئەگەر ئێمە سێری مێژوو بکەین و یا مێژوو بخوێنینەوە ئەبینین تا ئێستا دەوڵەتی تورک 56 ئیمارەتی کوردی ڕوخاندووە یعنی ئەمە شەڕێکی نەتەوەییە بۆ سڕینەوەی نەتەوەی کوردە جا تورکیا هەموو کاتێک ئەگەر خۆی کردبێتی ئەگەر نێشی کردبێتی لە ڕێی بەکرێگیراوەکانیەوە لە ڕێی ئەوانەی کە عمیلی دەوڵەتی تورکن ئەم شەڕاکات کورد بێ یعنی ئەوەی کە ئێمە لە ساڵانی پێشوشە کە ئاواتی هەمومان بوو هەموو حیزبەکان بوو جگە لە پارتی کۆنگرەیەکی نەتەوەی کوردی بکرێت بۆ ئەوەی هەچی کێشە و مەشاکیلی کورد هەیە لە ناو خۆمانە چارەسەرێکین و یەکدەنگ و یەک هەڵوێز بین بەڵام لەوەیشە یعنیەوە هەر پارتی تێکیدا نەیهێش کۆنگرەی نەتەوەی بکرێت تەنها دیارەوە عمیلی دەوڵەتی تورکە ئێمە هەمومان ئەزانین کە پارتی ئەجندای دەوڵەتی تورک لە هەرێمی کوردستان و لە باشووری کوردستان تەطبیقەکە واجبی هەموو کوردێکە هەموو کوردێکی بە شەرەف و کە وڵاتەکەی خۆی خۆش بوێت کە هەموو ڕێکخراوەکان و ڕۆشنبیرەکان و چینە ڕۆشنبیر و مامۆستا و هەموو چینەکان هەمومان یەک هەڵوێز بین و زەختێکی زۆر دروستکەین کە ئیتر ئەجندای تورکی دەوڵەتی تورکی لەم وڵاتی ئێمەدا لەلایەن پارتیەوە جێبەجێ نەکرێت